زۆرن ئەوانەی پێویستیان بەدڵنەوەییە، بەدڵدانەوە و بەشکردنی خەمەکانیانە. دەوروبەرمان پڕن لە ئێش و ئازار، هەندێک لەو ئازارانە هێندەونن، دۆزینەوەیان ئەستەمە، هەندێکی تریشیان هێندە دیارن، چارەسەریان ئاسان نییە. ئەوان خەمی ڕۆژانەیان لە هەناویان کۆکردوتەوە. ئێمە لێرەین لە کەلاری دڵی گەرمیان. ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لە کەلار ڕێنوێنیان کردین تا بگەین بە ماڵی کاک ئیسماعیل. السلام عليكم يا اسماعيل. باشي باشي محمد دەستگای خێرخوازی بارزانی بەرنامەی نوێژی بێنە ژوورەوە. السلام عليكم. اسماعیل ئێستا چ کار دەکەی؟ والله لەو معمل پلاستیکە ئیشمە کرد. ئیش دەکرد. ئێستا ڕاوەستاوە؟ ئێستا ڕاوەستە زستانە ماسی حەیە. لەستان ئیش ناکەن؟ ناکەنەوە. ماوەی چەند بوو لێ بووی؟ تقریبا 5 ماڵ لێ بوو. باوە بەلەسایشی شەکرد هەموو زیاد دوبارەم چووە. فترة. چەند ساڵە کریشی؟ تقريبا لعمر إسحاق وتايسة لعمر أحمد شان إسحاقش بخواب بي صال زيادة وابزانم منداڵەکانت سێیانان تەندروستیان باش نییە. نەخۆشی درێژ خایەنە. یەکدانە مەساقە. تەمەەن درێژ بێ ساقەکە. گەورەکە ئەحمەدەوانە؟ شەلە دەما. شەلە دەما. شەلە دەما. لە شوێن ئەحمەد مراجعە دکتۆرمان کرد، دکتۆرتی ئەیبتان نییە. وتمان مناڵ بێرین نوقسان دەرەچێ، وتی نە هیچ خوایە. فاس خوێنمان کرد چونە مەدینە تۆپ و دکتۆر باش و وتی وەڵایە ئایبتان نییە. دی خوای گەورە ئیسحاقیدا پێمان ساقبی. دی ئیسحاقش بێ 9 ساڵ دی کرێکی و ئەی کرێکارێک لەو کاتە شیر زۆر گران و هاتینەکە لە ئیسحاق 7 مانگ. باسی ماردین و ڕانێژ بکەین. هەردووکیان وابزانم ئۆتیزمن. هەردووکیان بەڵێ. ئەوە نەخەفتن خەویان نەوی نەوە ڕۆژ و نەوە شەو. دیمش تەنیا بیم ئەو نەخەفتم و پاوە نیە خۆم لێکەفت. ئەدانیشە وە پاوە خۆم لێکەفت ئەو نەهیلاکمیانەکەوە تەنیا. نەوە هەچی دەرمان خۆم پێیاندا فایدێنێ. دکتۆر بنێژ لە سلێمانی دکتۆر جەماڵ. برمە لای دکتۆر جەماڵ وتی مێشکیان زۆر بچکە. مشکیان بیچکە ئەی شەلەل خەفیفن. هەوڵتان داوە بیبەنە مەکتەبیان؟ ئەرە وەڵا بردمانەوە مەکتەبە 2 ڕۆژ بردیانم مامۆستاکان گشتیان ناخواانە قسەیانەکە ناڵێت تەواو نین. ئەویشتم خۆمش زانام تەواو نین. دوای 2 ڕۆژەکە مامۆستاکە وتی دەرگاکە کراوە خۆتم مناڵ بڵێ ناوەنوێست. مدیرەکە بەڕێبەرەکە سەرمان وەژان مێرە خۆتم مناڵ قاو بیدەن.
پێویستیان بە ڕاهێنان و ئەوانەیە ئۆتیزم زیاتر یان ئەرە وەڵا، بۆ نەتان بردووە سنتەری ئۆتیزم لە کەلار ئەی وەڵا پارێگەرەکە 250 هەردیگیان 500,000ەکە ماگانە وەڵا ئای 250 ئەو و دەبێ بە بەردەوامیش تاوان ئەرە وەڵا و بێچکە خواردنەگەیش پارەی خواردنەگەتش لێسێنن نیمەڕوان خواردنیان دەنێ بەڵێ و کرا سیارەگەیش ئەی دیار بۆ ئێمە مەسروفێکی زۆرە ئەرە وەڵا ئەوجا باسی تەندروستی منداڵەکانمان دەکرد ئەو زەرفە هەیە دەمێ بخوێنی هەرچەند لەگەڵ ئەوەی دەزانم خوێندنەکەت هەمووی عەرەبی بووە کوردیەکەت ڕەنگە زۆر ئەوە نەبێ بەڵام پێم خۆشە بەدەنگی خۆت و بەدەنگێکی بەرز بخوێنی سڵاو و ڕێز بەڕێز ئیسماعیل ئەحمەد محەممەد ئاگادارین لە ماوەکانی ڕابردوودا هەردوو جگەر گۆشەکەت ماردین و ڕانیە بەهۆی نەخۆشی ئۆتیزم چەند شەکەت و ماندویان کردووی لە پێناو چارەسەرکردنیان ڕێگەی دوورت بڕیوە و ئەم شار و ئەو شاری هەرێمی کوردستان و عێراقت کردووە تا کەمێک لە ئازارەکانیان کەم بکەیەوە هەرچەندە ڕوون و ئاشکرایە چارەسەری نەخۆشی ئۆتیزم ئاسان نییە بەڵام هیوای بەردەوامی بەڕێستان و فەخریخانی هاوژینت نمونەی باڵای هیوابوونە بە ژیان ئەوەش دڵخۆشمان دەکات ئێستا کاتی ئەوەیە ئازارەکانتان لەگەڵ بەش بکەین و خەمی ڕانیە و ماردین لەگەڵ ئێوە بەش بکەین بۆیە بە ئەرچی خۆمان دەزانین ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانی ڕانیە و ماردینی جوان بۆ ماوەی 1 ساڵ لە باشترین سنتەری ئۆتیزم لە شاری کەلاردا بنین بە مەبەستی چاودێریکردنی ڕەوشی تەندروستی و ڕاهێنانی بەردەوام تەواوی تێچووی ئەو ساڵش لەسەر ئەرچی دەستگای خێرخوازی بارزانی دەبێت هەمیشە ئەوەتان لەبیر بێت ئێمە بۆ خزمەتکردنی ئێوە هاتوین ئەوەی دەکرێت ئەرکان نەکمنەت بۆیە شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم دەستگای خێرخوازی بارزانی دەستان خۆشی تەندروست بن ئینشاءالله ماردین گەشتە ڕاهێناشتە مەکتەب باش قوربان زۆر سپاس ئینشاءالله زۆر باشە دەستوانیە ماردین کارە وەرزانیەکەم وەرە ماردین ئەی یاڵ سلێ ماما تەمەن درێژ بن ئینشاءالله تەندروست دەبن دەستان خۆش بێ ئێمە وەکو دەستگا ئەوەی پێویستیش بێت بۆیان ئەنجام بدەین یعنی لەمەوەی ئەم ساڵەدا هەرچیان پێویست بێت ئەوەی داوای بکەین ئینشاءالله بە پێ توانای خۆمان بۆیان جێبەجێ دەکەین با ئەمەد لە دەست بێت و قسەی خۆمانی دەکەین چ کارت کردووە تۆ پێشتر؟ وەڵام من هەف فڕن بەس چی؟ کە فڕن کوردەواری نانی کردەوە نان چ وەخت دەچوویە ئیش مادام ماردین و وەڵا ڕانیە و فەجر ئەحمەد و ئەوانە فەجر سەعات چەند دەچووی؟ بەیانی لە شوێن نوێژ بەیانی یعنی دەوری سەعات 5 و ئەوانە دەچووی؟ وڵا دنیا تاریک بی دەچووی لەکوێ کار دەکەیت؟ وەڵا هەر لە منتەقەی خۆمانە لە فڕنی تا سەعات چەند؟ تا سعات هەشت وجار وای ئەگە عەسر ئیش لە ماڵ وای عەسریشە چوام ئەگەی چاوە مناڵەکان بواە ئەنا ناتوانم جێم کاتێک ئەوان خەوتو بوون تۆ دەچووی لە ناو خەوە پێشەوەی ئەوان لە خەو هەستن بگەڕێەوە ئێستا دەچێ فڕنیان وەڵی سەر ناچم و بەتەمانی دەست پێ بکەیەوە گەر فرسەتێک هەبوویان نا وەڵا ئەگەر بتوانم ئەیکەم ینی ئیشەکە ماوەی فڕنەکە کەمێ ناسیار خۆمان بی ئەلەی منتەقە ئەچوە مەلا ئیشمە کرد وابزانم برادرانیش باسەوەی دەکرد کە چەند ڕۆژ بێ ئێستا لەبەرەوەی تۆ خیبرەت هەبووە فڕنێکت بۆ کەسێک داناوانە بەتەمانی پێی نەگوتی کە لەوێ ئیش بکەی ئیش نەکەی یان باسییان نەکرد وەڵا هیچم نەوت داوجا سندۆقە بیکە بزانە چی تێدا مادام سپاس بۆ خوا کلیلێکی تێدا نازانم چییە پێت وایە کلیلی چی بێ؟ نازانم تەوقع دەکەی چی بێ؟ باسی ئەو فڕنیەمان کرد ئەوە کلیلی ئەو فڕنیە دەستان خۆش بێ سپاس بۆ نابێ بۆ زیکرایات سپاس بۆ خوا سپاس دەستگایت بەرزانی یەکەم دەستان خۆش بێ ئەم فڕنیەمان داناوە
و کلی یک سالیشمان داوە زۆر سپاس دەکەم بۆ ئێوە ئینشاءالله دڵم زۆر خۆشخوازم خۆش کردم وای سپاس دەگای خێوازی بەرزانیەکەن لە خۆشی نازم شو تعبیر بکەم پێمان خۆشە کەسانی وەکو ئێوە یەک بەیەک هەمووی لە ڕێ ئێمەوە ژیانیان بگۆڕدرێ بەڵام بەپێ توانای خۆمان ئینشاءالله ئێمەش بەردەوام دەبێت لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە لە کریچاتی بوون زیاتر لە 19 جار خانوتان گۆڕیوە ئەرێ وەڵا 19 جار خالیمان گۆڕیوە نەخۆشترین شوێن کە لێ مابن شوێنێک بوو شێوانە بوو منطقەی شێوانە کەلاوە بوو خراپە بوو یان سەقفەکەی دار بوو ماری تیا و مار دوو پشکی تیا بەخوا منداڵەکان هەبوو ناوکات بەس ساق و ئەحمەد هیچ خۆشیمان نەدێ لەی کەلارە ئەرێ وەڵا حال لە کرێکی نەوێت و ناڕەحەتی زیاتر هەبە دڵ خۆمان خۆشەکەین ئێمە بەس دڵ خۆمان خۆشەکەین ئەگەر بێت و مردن نەوێ دڵم بۆ خۆشە مردن هەیە نەژم دنیا تەواوێت ئەنەدی دڵمە هیچ خۆش نییە واللهی لەبەر چاوم نەوێ ئەوەنە ئەگیرم ئەوەنە ئەگیرم بەس دەچم چاوم کوێرەوێت جاوە شەو حتا بەیانی بەس ئەدی ئەو نەگیرم خەوم لێکەفێ خوا گەورە لەو خڕاتریشمان پێ بکات دەسڵاتمانە شکرەکەین مرۆڤ کە باوەڕی بەخوا هەبوو و سوپاسی خوا بکات هەمیشە شکردار بێ خوا دەرگای باشمان بوو دەکاتەوە ئامانت بالله با ئەمەش لەدەست بێتن و قسەی خۆت بەردەوام کرد ببوورە باسی ئەوە دەکرد نەیکەمەوە ئەوەندە بەدەی بکەیتەوە ڕۆزام چیاتێ ئەوەندە عەجەلەی بکەیتەوە وڵادی ئەمەش تاوێگیرم ئەگەرکردەوە چی تێدا نەبوو وڵادی هەش کرد خواگەن چ بکەین کاکسمای توش دەڵێ من زۆر لێدا نازانم نەمرم باشە خۆشی زان چیە دەبی کارۆ گیامان دەرچێت نازانم چییە ئەمە کلیلی خانوویەکە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی خانوویەکیشمان بوو داناوە عزیزم ئێمە دەستگای خێرخوازی بارزانانی دڵتان خۆش خزمەتان دەکەیت ئەی گیان زۆر سپاس خۆشتر بوونی هەست کە جوانن ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی سپاسان دەکەین کە ئێمەتان قبوڵ کرد و زۆر زۆر داوای لەبوردنیشمان هەیە ئەگەر زۆر ئێوەمان نەناسی بێت بۆیە زۆر زۆر سپاسان دەکەین کە ئێمەتان قبوڵ کرد زۆر زۆر سپاسان دەکەین کە هەمیشە ئێمە زۆر سپاس لە دەکەم ماوەی ڕابردوودا خوای گەورە خێرتان بنووسێ و سپاسی خێرخواز بەرزانیەکەین لە خۆشییان تعبیر دیان مەلەرزێ خوای گەورەتان ڕازی بێ خوا خێرتان بنووسێ باوەڕت دەکرد پرۆژێک ببیە ساحبخانەی خۆت کاکسمای ناوەڵە پێتان وایە ئەمە هێشتا خەونەیان وەڵای نازانم خەونە دەچینە خانووەکەش دەبینین ئینشاءڵڵا هیوادارم بە دڵتان بێت دڵمان زۆر خۆشە خوا دڵتان خۆش کرد ئێمە خزمەتان دەکەین ئەوەی لە توانەمان دەبێت هەر شتێکی دیکەشتان پێویست بوو ئێمە بوتان دابین دەکەین هیچ شتێک لەگەڵ خۆتان نابن تەواوی کەلوپەلی نێوان بوو دابین کردوون لە خانە تازەکە لەمڕۆ بەدواوە ژیانێکی تازە کارێکی تازە و ئینشاءڵڵا لە سنتەریش هەردوو خوشکەکانم دەست بە ڕاهێنان دەکەن و چارەسەر وەردەگرن ئینشاءڵڵا ئەوانیش بە تاوەتی چارەسەر دەبن خوای گەورە خێرتان بنووسێ خوا لێتان ڕازی بێ سپاسی دەستگای خێرخوازی بەرزانیەکەم زۆر سپاستان زۆر سپاستان دەکەین زۆر دڵمان خۆشە خوای گەورە دڵتان خۆشکە وەڵا دڵمان زۆر خۆشە خوا دڵتان خۆشکە شتێکت ماوە بڵێ کاک ئیسماعیل ئەحمەد گەورە نەقسان لەبێ نا نەخوا هاچی نانەخۆنی هەرچینان نەخوا دوعا دەکا خوای لە کرێ دەرچ دوعای ئەوەی نێمە نییە ئەژێ مەلە ناکەم حمامەکە و حمامەکەمانە
حمامە ناخۆشە. ئەحمەد ئەحمەد حەوشیان بۆمان کرد هاسە بماچی مەچ بماچ من زۆر دڵخۆشم کە ئێوەم دیت ئەوە دڵخۆشم بەڕاستی تاک بە تاکی هاوکارانم لە دەستگای خێرخوازی بارزانی هەمان دڵخۆشیان هەیە بەڕاستی کە ئێمە ئەو کارانە دەکەین بێژگەلەوەی کە ئێمە وەکو کارمەند دەکەین بەڵام ئێمە تاو لەگەڵ ئێوە دڵخۆش دەبین ئێوە وەردەگرن بەڵام هەروەکو ئەوەیە کە هەمومان بووینە ساحەبخانێک خۆی گەور دڵتان خۆشکە لە دنیا و لە ئاخر وابزانم بە زیاتر ڕاتان نەگرم بەیەکەوە دەچین خانووەکەش دەبین و دەچین دوکانەکەش دەبینین و سبەی ئینشاءڵڵا منداڵەکانیش دەبینە سەرتری ئۆتیزم و بەیەکەوە ئینشاءڵڵا ژیانێکی نوێ دەست پێ دەکەین. دڵم زۆر خۆشە لە کرێ ڕزگارم بوو ئەیە 20 ساڵە من هەمە کرێ 19 بارم کردێ 3 ملیۆن نوقسان یعنی زۆر ناڕەحەتیم دیە ئەیسا بڕوا ناکەم خانی خۆماژی خەوە جیازی زۆرە ئەمە زۆر مهمە لامە ئەوە هەچنە ئەو خانی بم لە کرێم زۆر کەلاوە بوو زۆر کۆنە بوو هیچ خزمە گوزاریتیانە بوو ئەمە لێمە چاکتردی لە تەمەنمە بڕوا ناکەم شمە خانیەوە هیوادارم هەر فەقیرێ وەک منە ئاوا لێ بکەنەوە ئەژ وەک من دڵخۆش بێ کێشەکان من چارەسەر بوو یعنی تەوەقع ناکەم مەخانی ساحب خانی خۆم ساحبی دوکان مناڵەکانم ئەچنە سنتەری ئین ئۆتیزم زۆر سپاسانەکەم 100% چارەسەر بوو کێشەکەم الحەمدولله سوپاسی خێرخوازی بەرزانیەکەم سوپاس دەستگای بەرزانیەکەم چاکەیان قەت نادەمەوە حتا مامە لە دنیا دوعا خێریان بۆکەم پێشە لای خەڵک کارمە کرد وەگی سە نەبوو ئێستا دڵم خۆشە و حڕیەتم هەیە کارەکەین خۆمە شکر بۆ خۆ ئەلحەمدولله زۆر سپاس بۆ ئێوەش ئەمڕۆ ئێمە لە ئۆفیسی گەرمیانی دەستگای خێرخوازی بارزانی توانیمان سوپاس بۆ خوا
بە هاوکاری بەرنامەی نوێژین بتوانین ئاوەدانی و خەندە بخەینە سەر لێوی خێزانێکی زۆر هەژاری داما و ئەو هەژارە زۆر منداڵی نەخۆشی هەیە بێ ئیشە بێکارە کرێچیە لە بارودۆخێکی زۆر خراپە بوو. سوپاس بۆ خوا لە ڕێگەی یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە ئەوش بەرنامەی نوێژینە توانیمان ئاوەدانیان بکەین و خەندە بخەینە سەر لێوەکانیان. لەمڕۆ بەدواوە لە نێو خانە نوێیەکەیاندا بە ئارامی دەژین. هەردوو منداڵە خنجیرانەکەشی لە سنتەری ئۆتیزم دەستیان بە وەرگرتنی ڕاهێنان و چارەسەر کردووە. ئەوانیش جیاوازتر لە هەموو جارێک بەیانی هەڵدەستن و بەدەستی خۆیان نان بۆ خۆیان و بۆ خەڵک دروست دەکەن. ئێمەش بەوتە بە نرخەکەی بارزانی نەمر گەرمیان بەجێ دێڵین و دەڵێین شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت.